هەر سەبارەت بە نەخۆشی تای خوێنبەربوون و ڕێکارە تەندروستیەکان بۆ بەرەنگاربوونەوەی ئەم نەخۆشی و هەروە حاڵەتەکان ئێستا چەندن گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر کامەران مەلا محەممەد بەڕێوەبەری گشتی تەندروستی سۆران دەکەین. دکتۆر سڵاوت لێبێت، ئێستا ڕەوشی نەخۆشی تای خوێنبەربوون چۆنە لە دەڤەرەکە لای ئێوە؟ سڵاو لە ئێوە و لە هەموو بینەرانی بەڕێز باش. ئێمە لە کۆتاییەکانی مانگی 5 یەکەم حاڵەتی توژبوون بە تای خوێنبەربوون لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران تۆمار کرا. یەکەم حالت لە ناحیەی دیانە تۆمار کرا لە سنتەری قەزای ناوەندی، دووەم حالەتیش لە ناحیەی سرێشمە تۆمار کرا، سێم حالەتیشمان لە قەزای بێرگەسۆر لە ناحیەی بارزان و چوارەم حالەتیش لە ناحیەی مەزنێ تۆمار کرا، پێنجەم حالەتیش لە بەرمیزەی و شەشەم حالەتیش کە ئەو کۆتا حالەتە لە قەزای چۆمان لە ناحیەی سمیلان لە گوندی گەزنە تۆمار کراوە. کۆی گشتی توشبووەکانمان 6 حالەتە، بەداخەوە تاوەکو ئێستا 3 حالەتمان گیانی لەدەستداوە. ئێمە پێش جژنی ڕێنمایی و ڕاگەنراوێکی بەپەلەمان بڵاو کردەوە لەسەر چۆنیەتی خۆپاراستن و لە تای خوێنبەربوون و چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ئاژەڵ و هەروەها ڕێنمای تایبەتمان بە قەسابەکاندا بە هاوڵاتیاندا کە چۆن خۆیان بپارێزن. بە خۆشحاڵیەوە تاڕادەیەک ئیستیجابەی هەبووە، ینی لە دوای جژن ئەوە یەکەم حالەتە کە تۆمار دەکرێتن. ئێمە دایمەک وەزارەتی تەندروستی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سۆران هانی هاوڵاتیانە دێن کە پابەندی ڕێنمای تەندروستیەکان بن، چونکە ئێمە گیانی هاوڵاتیان بۆ ئێمە سەروی هەموو شتێکە، نەخۆش نەبوونیان و پاراستنی هاوڵاتیانمان سەروی هەموو شتێکە. باشە دکتۆرە، و حاڵەتی کە ئێستا هەیە لە دوای جژنەوە، ینی دیارە هیچتان دەستکەوتووە کە هۆکاری توشبوونی ئەم کەسە بە تای خوێنبەربوون چییە؟ لێکۆڵێنیتەوەیان لەسەرەوە کردووە؟ بۆ خۆی حاڵەتەکە هەموو توشبوون بە تای خوێنبەربوون پابەند نەبوونە بە ڕێنمای تەندروستی. بەداخەوە لە کاتی جژن دیارە و هاوڵاتیە کە بۆ خۆی پیشەی پێشمەرگەیە، بەڵام کاری ئاژەڵداری و سەربڕینی ئاژەڵ لە ماڵەوە دەکا، یان وەکو قەسابێکی گەڕەکان یان ماڵەوە مامەڵە دەکاتن لەگەر ئاژەڵەکان. بەداخەوە دیارە پابەندی ڕێنمای تەندروستیەکان نەبووە لە کاتی جژن و قوربانیکردندا، بەداخەوە توش بووە. دوایش لە حاڵەتی دەرکەوتنی نیشانەکانی تای خوێنبەربوون کە تایەکی توندا. ئەگەر ئەم کەسە دواتر دێنە سەر هۆکارەکانی یاخود نیشانەکانی، ئەگەر ئەم کەسە خۆی توش بووە نەخۆشیەکە گوێزەرەوە نییە، ینی کەسە نزیکەکانی ئەویش لەویان گرتبێتەوە، هیچ حاڵەتێکی وە هەیە مەترسی ئەوەی لێ دەکرێت؟ دەزانین چۆنە ینی خۆشبەختانە تای خوێنبەربوون گواستنەوەکە ئەوە ئاسان نییە کە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر بگواستێتەوە، ینی زیاتر لە حالەتی ڕاستەوخۆی خوێنە یانەوەتە لە حالەتی گەنەیەکە لە هاوڵاتێکەوە بۆ کەسێکە بگوازێت یان لە ئاژەڵەوە بۆ هاوڵاتی. خۆشبەختانە حالەتێک ئەو هامان نەبوو کە لە کەسێکەوە بۆ خانەوادەی بگوازرێت، چونکە گواستنەوەی تۆزێک ئەستەمە. باشە، ینی جارێکی دیکە هەرچەندەوە پێشتر ڕوون کراوەتەوە بۆ هاوڵاتیان کە چۆنە، بەڵام مەترسیەکانی یاخود نیشانەکانی چۆنە لە چه حاڵەتێک ئەوە ڕوودەدات کە ئەو کەسە خوا نەخواستە تووشی نەخۆشی تای خوێنبەربوون بێت؟ ئێمە نامان هەوێ یعنی هاوڵاتیان لە نەخۆشی تای خوێنبەربوون بترسێنین یان بڵێن ئەوەیە، بەڵام بەڕاستی نەخۆشیەکە بۆ خۆی ترسناکە، چونکە دیقەت بدەین لە ئامارەکانی ئێمە کە 6 حاڵەتمان هەیە، 3 حاڵەتیان گیانی لەدەستداوە، کەواتە 150 توشبووان گیانی لەدەستدەدا. خۆپاراستنیشی ینی شتێکی زەحمەت نییە بۆ هاوڵاتیان، ینی مامەڵەکردن لەگەڵ گۆشتە لەگەڵ ئاژەڵە. ئێمە هەرچەندەوە کاری بێرتێنەریە، بەڵام لەکوێرا دەست پێ بکەین، پێویستە ئاژەڵداران ئاژەڵەکانی خۆیان بڕشێنن بە ماوەدی تایبەت دژە گەنە و دژە مێشولە ئەوانە بۆی ئاژەڵەکانیان بپارێزین لە ئاژەڵەوە نەگوازرێتەوە بۆ هاوڵاتیان. لە کاتی مامەڵەکردن لەگەر گۆشت لە سەربڕخانەکان گۆشت بکردن و یان لە قەسابەکان نەک لەسەر جادە و لە کۆڵەکان لە کۆڵانەکان. باشە، و لە کاتی مامەڵەکردن لەگەر گۆشتیشدا دەستەوانە یان بەڵێ. دکتۆر، دواتر دێنە سەر ئەو وردەکاریە باس دەکەین، دەمەوێت لەگەڵ ما بمێنیتەوە جارێ دەچمە لای هاوکارم ئاراس ئەو لە چوارخوڕنەیە، دیارە حاڵەتێکی لەسەر ئەمەش لەوێ هەیە. ئاراس سڵاوت لێبێت، حاڵەتێک لەو سنوورە هەیە تای خوێنبەربوون، وردەکاری و زانیاریم پێ بدامە چۆنە و چییە؟ هەندرێن ئەمە ئێواتە توشبوونی ئەو ئافرەتە بە ڤایرۆسی تای خوێنبەربوون یەکەم حاڵەتی توشبوونەکە لە سنووری ئیداری ڕاپەڕین
تۆمار دەکرێت ئەو لە کاتێکدا کە بەر لە جەژن و لە ڕۆژانی جەژندا ئەو فەرمانگانی کە پەیوەندیدارن بە پرسی کۆنتڕۆڵکردن و ڕێگریکردن لە تەشەنەکردن و بڵاوبوونەوەی ڤایرۆسی تای خوێنبەربوون هەوڵی زۆریان دا و چەند ڕۆژ گشتێکی بەسەر جەژندا تێپەڕیوە. من سەبارەت بە شێوازەکانی ڕێگری هەم سەبارەت بە کەیسەکەش و هەم سەبارەت بۆش کە سنووری داری ڕاپەڕی ناوچەیەکی کشت و کاڵی و ژمارەیەکی زۆر لە خەڵکی گوندەکانی ئەم سنوورە بە بەخێوکردنی ئاژەڵەوە خەریکن و ئەو کەیسەش ئەو ئافرەتەش کە توش بووە وەک ڕاگەیەندراوە پێشتر ئاژەڵی ماڵیان بەخێو کردووە لەگەڵ دکتۆر سعدی طیب بەڕێبەری ڤێتێرنەری ڕاپەڕین قسە دەکەم. دکتۆر سڵاو دەبێت توشبوونی ئەو ئافرەتە و توشبوونی خەڵکانی دیکەش بە تای خوێنبەربوون لە سنووری ڕاپەڕین بۆ پێکە و ناوچەیەکی کشت و کاڵیە خەڵکێکی زۆر ئاژەڵ بەخێو دەکەن و لە سنوورەکە مەیدانی کڕین و فرۆشی ئاژەڵمان هەیە پێشبینی کراو بوو. بەڵێ ئێمە پێشتر ئەو ڕێنمایی شتانەمان هەموو بڵاو کردەوە بەڕاستیەکیشی ئەلانمان کرد کە ئەمە ئەو منطقەی معڕەزین بە دووسێ سیفەت بە دووسێ هۆکار ئێمە باسمان کرد کە ئەم منطقەی معڕەز بۆ توشبوون بۆ نەخۆشی. یەکەمیانەوەیە کە ئێمە لە منطقەی قسابخانەیەکی مۆدێرنمانێت تاوەکو پێش سەربڕین و دوای سەربڕین ئاژەڵ بپشکێندرێت و ئەمە گرفتێکی گەورەیە بۆ ئەو نەخۆشی هۆکارێکی سەرەکیە و خاڵی دووەم ئێمە مەیدانمان هەیە مەیدانی حاجیاوامان هەیە لە قەڵازێش مەیدانمان هەیە بەتایبەتی مەیدانی حاجیاوە بۆ بە ناوەندێک بۆ هاتوچۆکردنی ئاژەڵ لە شار و شارۆچکە و گوندەکان دیکە حتا لە دەرەوەی سنووری هەرێمی کوردستانیش بەعزێجار بە قاچاقیش کردێت و خاڵێکی دیکەی ئەوەیە تا حدێکی زۆر خەڵکەکە بە هەندی وەرنەدەگرت مۆزوعەکە. ئێمە چەند ڕێنماییمان دەدا برادەرانی تەندروستی ڕێنماییان بڵاو دەکردەوە خەڵک هەتاوەکو بەداخەوە تاوەکو حاڵەتەکە ڕوونەدا بەهۆش خۆی ناتەوە وەکو مۆزوعی کۆڕۆنا. دەمەوێت ئەوت لێ بپرسم بۆ خەڵک بە هەندی وەرناگرێت نەخۆشیەکە مەترسیدار نییە؟ مەترسەکە زۆر گەورەشە نەکرد مەترسیدار بەڵام خەڵکەکە مە علاقی بە وەعی سەحی خەڵکەوەی نەکرد منطقی ئێمە هەر بە عامی کوردستان ئێمە ڕاهاتوون هەتاوەکو قەزیەکە دروست نەبێت تاوەکو حاڵەتەکان ڕوونەدەن ئێمە بەهۆش خۆمان ناینەوە. مۆزوعی کۆڕۆنا شەروا بوو مۆزوعی کۆڕۆنا تاوەکو کۆمەڵێک لە ئازیزانمان لە دەست نەدا خەڵک ئێمە ناڵێن بترسێ ئێمە ناڵێن خەڵک بتۆقێنین بەڵام لانی کەم دەبێت وعی سەحیمان بای ئەوەندە هەبێت کە خۆمان بپارێزین بەتایبەتی ئەوانەی کە تەعاملی ڕاستەخۆیان لەگەڵ ئاژەڵە لەگەڵ گۆشتە مەسەلەن ئەوانەی کە ئاژەڵ بەخێو دەکەن ئەوانەی کە گاوداریان هەیە ئەوانەی کە کاریان کوشتاری ئاژەڵە لە قەسابخانەکاندا کار دەکەن هەم قەسابێ هەم کارمەدانی کە ناو قەسابخانەدا کار دەکەن و بەداخەوە ئێستا لە منطقی ئەمە لەو سەرجادانە هەر لە سەرجادە ئاژەڵ سەر دەبڕێت و گۆشتەکەش دەدرێت بە خەڵک. ئەمە خەلەلێکی گەورەیە بەڕاستی دەبێت ئەمە مۆزوعە چارەسەرکەین. ئێمە دەمێکە هاوار دەکەین دەڵێن ئەم منطقی زۆنێکی معڕەزین دەبێت ئاگاداری خۆمان بین و قەسابخانەیەکی نموزەجیمان بۆ دروست بکرێت. خۆشبەختانە هەنگاوی باش نراون بۆ قەسابخانەکەش بەڵام تا ئێستا نەکەوتوتە سەرکار بۆیە ئێمە جەخت دەکەینەوە لەسەرەوەی کە یەکەم خەڵک پێویستە خۆی خۆش بوێت خۆی ئاگاداری خۆی بێت بۆی خۆی لە نەخۆشیانە بپارێزێ و لاەنە پەیوەندیدارەکانیش کارە ئاسانەیەکی زیاتر بکەن بۆی کە ئەم قەسابخانە دروست بکرێت و پزیشکانی ڤێتێنەری ئێمەش تأکید دەکەمەوە چەند جاری کەش تأکید میکردوێتەوە ئیستعدادمان هەیە پێش سەرڕین و دوای سەرڕین ئاژەڵ پشکنین گۆشت بپشکنین لە پێناوی تەندروستی خەڵکدا حەچی لە تواناماندا بێت درێخی ناکەین بەڵام قەزیەکە قەزیەکی جددیە نابێت ئیهمالیکەین بەتایبەتی هەم تەمان لە ساڵانی ڕابردووش ئەو حاڵەتانە هەرەیە بەڵام ئەمساڵ زیادی کرد ئەمساڵ هەم گەنە زۆرە چونکە ئەم نەخۆشیە تیکبۆرن دیزیزەوەتە لە گەنەوە نەقڵ دەبێ گەنە عاملی مساعدە بۆ نەقڵکردنی ڤایرۆسەکە پێویستە خەڵک هۆشیار بێ خۆی خۆش بێ و ئێمەش ئەوەی بە ئێمە بکرێت درێخی ناکەین ئینشاءالله. دکتۆر جیان دەستەکان خۆش بێ دکتۆر سعدی طیب بەڕێوەبەری ڤێتێرنەری ڕاپەڕی هەندرێن ئەو کەسێک کە تووشی نەخۆشیەکە بۆ بەڕێبەراتی گشتی تەندروستی سلێمانی بڵاوین کردوەوە ئافرەتێکە تەمەنی 45 ساڵە خەڵکی شارەدەی چوار قوڕنەیە لە ڕۆژانی ڕابردوو ئەو نەخۆشە لا ڕانیەخراوەتە ژێر چاودێری پزیشکی و بەڕێکراوە بۆ سلێمانی دوای پشکنینەکان دەرکەوتووە کە دووچاری نەخۆشی ڤایرۆسی تای خوێنبەربوون بۆ ئێستا لەوێ لە شوێنی تایبەت جیاکراوەتەوە ئەمە یەکەم حاڵەتی توشبوونە لە سنوورەکە تۆمار دەکرێت. بڵێ هاوکارم ئاراسەمین لە چوار قوڕنەوە لەگەڵم بووی ماندوو نەبی ئاراست سوپاس. دێمەوە لای تۆ دکتۆر کامەران درێژە بە قسەکەمان دەدەین ببوورە ماوەیەکیش ڕامان گرتیت ئەم زانیاری پێداین هاوکارم ئاراست یانێ ئەوەتە دەبینی لە هەندێک ناوچەدا ئەوە هیچ پەیوەندی بە ئاستی هۆشیاری تاکەکانەوە هەیە هاوڵاتیانەوە هۆشیاری تەندروستی و هەندێکی دیکەش بۆ نمونە لە شوێنێکی ئاوا لە سنووری داری ڕاپەڕین وەکوی کە باسی کرد سەربڕخانەیەکی مۆدێرن و پاک و خاوێن و باش نییە تاوەکو بیانەوەی کارەکانیان لێ ئەنجام بدەن و دوور بن لەم ڤایرۆسە. لای ئێوە
چۆنە ڕێکارەکان چی ژیراونەتە بەر بۆ دوورکەوتنەوە لە مەترسیەکانی ئەم نەخۆشیە چۆن هەڵس و کەوتی لەگەڵ دەکەن؟ بەڵێ ئێمە پێش جەرجەن لیژنەیەکی باڵای بەرەنگاربوونەوەی نەخۆشی تای خوێنبەربوو بە سەرپەرشتی خودی سەرپەرشتیار ئیدارەی سەربەخۆی سۆران بەڕێز کاکەڵگورد ئەنجامدرا کە هەموو بەڕێوەری گشتیەکان تێدا بەشدار بوون. ئێمە هەموو ڕێکارەکانمان گرتە بەر لە هەم بەرزکردنەوەی ئاستی خۆشیاری هاوڵاتیان لەسەر بابەتی تای خوێنبەربوون، هەم بڵاوکردنەوەی ڕاگەنرا و پۆستەرات و نامێرکە لەناو هاوڵاتیان، هەمکردنەوەی خول بۆ قەسابەکان و هەم تونند و تۆڵکردنی ڕێکارەکانی گواستنەوەی ئاژەڵان لە بینی کند و شار و شارۆچکەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی ئێمە و هەمیش لەگەڵ پارێزگای هەولێر ئەوەمان کردووە و هەروەها لە ڕێنەمایمان داوە کە دەبێ سەربڕینەکان هەمووی لە کوشتارگاکان بکرێت. ئێمە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ینی هەمان کێشەی لاوانەی بڵێمی ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕینمان هەیە کە کوشتارگایەکی مۆدێرنی ڕێکوپێکمان نیە. بە خۆشحاڵیە و ئێستا ڕەزامەندی درراوە کە کوشتارگایەکی مۆدێرن و کە بتوانی وەڵامی هەبیتن بۆ ئەو سەربڕینانەی کە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران دەکرێت مۆدێرن بیت و گەورەش بیتن. ڕەزامەندی درراوە کە دروست بکرێت و هەم لە قەزاکانی دیکەش لە هەم لە قەزای چۆمان هەم لە مێرگەسۆریش دروست بکرێتن لە ساڵی داهاتوو ئەو کێشەیەمان ئینشەڵڵا چارەسەر دەکرێت. باشە پلانتان لە نەخۆشخانەکان ئەو کەسانەی خوانەخواستانی تووشی پەتاکە دەبن تای خوێنبەربوون ئایا لەگەڵ نەخۆشەکانی دیکە چارەسەری وەردەگرێت یاخود ژوور و شوێنی تایبەت هەیە بۆ ئەوان چۆنن؟ نا ئێمە لە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سۆران یەکەی نەخۆشیە گوازراوەکانمان هەیە کە نەخۆشەکانمان لەوێ داخل دەکەین، بەڵام تاوەکو ئێستا بە حکمی ئەوەی نەخۆشەکانمان ئەوەندە ڕێژەکەی زۆر نییە، هەر ڕەوانەی شاری هەولێری دەکەین لە فریاکەوتنی ناوەندی هەولێر چارەسەری وەردەگرن. بەڵێ بەڕێز دکتۆر کامەران مەلا محەممەد بەڕێوەبەری گشتی تەندروستی سۆران زۆر سپاس ماندوومان کردیت دکتۆر.